الأصول الثاني: معرفة دين الإسلام بالأدلة لا بارابيست. بنتيني دوا ناسيني آيني إسلام ببلغوا، وهو الاستلام لله بالتوحيد والانقياد له بالطاعة والبراءة من الشرك وأهله. آيني إسلام بريتيلا ملكتبون بو خداي گەورە بەتەنها و پابەندبوون پێوە بە گوێڕایەلی کردنی و دوورە پەرێزی و دابڕان و دوورکەوتنەوە لە هاوبەشدانان و شرک و هاوبەش بڕیاردەران مشریکەکان. وهو 3 مراتب: الإسلام والإيمان والإحسان، وكل مرتبة لها أركان. آيني إسلام سيبلي: إسلام واتا مسلمان بون، إيمان واتا باورهێنان، إحسان واتا چاکەکاری، و هەر یەکێک لەم پلانە پایەیان هەیە. فأركان الإسلام 5: شهادة أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله، وإقام الصلاة، وإيتاء الزكاة، وصوم رمضان، وحج بيت الله الحرام. جا پایەکانی ئیسلام پێنجن، واتە پایەکانی ئیسلام پێنجن: شایەتیدان بەوەی کە هیچ پەرستراوێک نییە کە شایستەی پەرستن بێت جگە لە خودا، و بەڕاستی محەممەد صلى الله تعالى عليه وسلم پێغەمبەری خودایە، و ئەنجامدانی نوێژە فەرزەکان بەڕێک و پێچی، و زەکاتدان، و ڕۆژوگرتنی مانجی ڕەمەزان، و ئەنجامدانی حەج لە ماڵی حورمەت گیراوی خودای گەورە. فدليل الشهادة قوله تعالى: شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. آيتي هجدة لسورة آل عمران. بەڵگەشت لەسەر شایەتمان خدای گەورە فەرموویەتی: خدای گەورە شایەتی داوە، شایەتی دانێکی دات پەروەرانە بەوەی هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە ئەو، هەروەها فریشتەکان و زانایانیش هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە ئەو، دەسەڵاتدار و دانایە. ومعناها لا معبود بحق إلا الله وحده، واتای لا إله إلا الله بریتیەلە هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستەی پەرستن بێت جگە لە خودا بەتەنها نەبێت. لا إله نافيا جميع ما يعبد من دون الله. لا إله واتا هیچ پەرستراوێک نییە بە حەق شایستەی پەرستن بێت، واتا ڕەتکردنەوە و بەناڕەوا زانینی پەرستنی هەموو ئەو کەس و شتانەی کەوا جگە لە خودا ئەڵڵا دەپەرسترێن. إلا الله مثبتا لعبادة الله وحده لا شريك له في عبادته، كما أنه لا شريك له في ملكه. إلا الله واتا جگە لە خودا نەبێت، جێگیرکردن و سەلماندنی پەرستن بۆ خودا تەنها کە شریک و هاوبەشی نییە لە پەرستندا، هەر وەکو چۆن شەریک و هاوبەشی نییە لە موڵکیدا. وتفسيرها الذي يوضحها قوله تعالى: وإذ قال إبراهيم لأبيه وقومه إنني براء مما تعبدون إلا الذي فطرني فإنه سيهدين وجعلها كلمة باقية في عقبه لعلهم يرجعون. سورة الزخرف آية 26 و 27 و 28. ولێکدەرەو ڕاڤەکاری ئەم شایەتی دانا کە ڕوونی کاتەوە بریتیە لەوەی کە خودای گەورە فەرموویەتی لەو کاتەدا کە ئیبراهیم وتی بە باوکی و خزمانی و گەلەکەی: بەڕاستی من دوورە پەرێز و دابڕا و بێباوەڕم بەوانەی کە ئێوە دەیان پەرستن، تەنها ئەو خودایە نەبێت کە دروستی کردووم، کە بەڕاستی تەنها ئەو ڕێنمایم دەکات بۆ حەق و دادپەروەری. و پێغەمبەر ئیبراهیم وتەی یەکخوا پەرستی لا إله إلا الله کردی بە وەسیەتنامە و هێشتیەوە لە نێو وەچە و نەوەکانیدا بۆ ئەوەی
هەمیشە لە هاوبەش دانانەوە بگەڕێنەوە بۆ یەک خواپەرستی. وقوله تعالى قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. سورة آل عمران آية 64. وخداي گەورە فەرموویەتی ئەی پێغەمبەری خوددا بڵێ ئەی ئەهلی کتێب گاور و جوولەکە وەرن بۆ لای وتەیەکی یەکسان لە نێوانی ئێمە و ئێوەدا کەوا هیچ کەسێک نەپەرستن تەنها ئەڵڵا نەبێت و هیچ شتێک هاوبەش و شەریکی بۆ دانەنێن و هەندێکمان گوێڕایەلی هەندێکی ترمان نەکەین لە حەڵالکردنی حرامەکان و حرامکردنی حەڵالەکان بەو کارە جگە لە خوددا بپەرستین. جا ئەگەر ئەهلی کتێب پشتیان کرد لەم بانگەوازە و وەڵامیان نەدایتەوە ئەوە پێیان بڵێ ئێوە شایەت بن لەسەر ئەوەی کەوا بەڕاستی ئێمە مسلمانین و ملکەچین بۆ خوددا ودليل شهادة أن محمدا رسول الله. قوله تعالى لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. آية 128 لسورة التوبة. بەڵگەش لەسەر شایەتیدان بەوەی کەوا بەڕاستی محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەری خوددایە و خودای گەورە فەرموویەتی بەدڵنیایی پێغەمبەرێکتان بۆ هاتووە لە خۆتان گرانە لەسەر ئەوەی کە ئێوە ناڕەحەت بکات سوورە لەسەر هیدایەتدان و ڕزگارکردنتان لە ئاگری دۆزەخ نەرمونیانە و بەبەزەییە بەرامبەر بە باوەڕداران. ومعنى شهادة أن محمدا رسول الله طاعته فيما أمر وتصديقه فيما أخبر واجتناب ما عنه نهى وزجر وأن لا يعبد الله إلا بما شرع. وواتای شایەتیدان بەوەی کەوا بەڕاستی محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەری خوددایە بریتیە لە یەکەم گوێڕایەلیکردنی لەوەی کە فەرمانی پێکردووە، دووهەم و بەڕاستخستنەوەی لەوەی کە هەواڵی پێداوە، سێهەم و دوورکەوتنەوە لەوەی کە قەدەغەی کردووە و ڕێگری لێ کردووە، چارەم وەخوا نەپەرسترێت تەنها بەو شەریعەتە نەبێت کە ئەو هێناویەتی. ودليل الصلاة والزكاة وتفسير التوحيد. وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة وذلك دين القيمة. سورة البينة آية 5. بەڵگەش لەسەر نوێژکردن و زەکاتدان و لێکدانەوە و ڕافەکردنی یەکخواپەرستی. خودای گەورە فەرموویەتی فەرمانیان پێ نەکراوە تەنها بەوە نەبێت کە خوددا بپەرستن و بەدڵسۆزی و نیاز پاچی دینداری ئەنجام بدەن و ڕاساڵ بن و نوێژ بکەن و بەڕێک و پێچی زەکات بدەن ئەوە ئاینی ڕێک و ڕاستە. ودليل الصيام قوله تعالى يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. سورة البقرة آية 183. بەڵگەش لەسەر ڕۆژوگرتن خودای گەورە فەرموویەتی ئەی ئەو کەسانەی باوەڕتان هێناوە ڕۆژوگرتن فەرز کراوە لەسەرتان هەروەکو چۆن فەرز کرابوو لەسەر ئەوانەی پێش ئێوە بۆ ئەوەی لە خوددا بترسن بە ئەنجامدانی کردارە چاکە فەرمان پێکراوەکان وەخۆ پاراستن لە کردارە خراپە قەدەغە کراوەکان. ودليل الحج قوله تعالى ولله على الناس حج البيت من استطاع إليه سبيلا ومن كفر فإن الله غني عن العالمين. سورة آل عمران آية 97.
بەڵگەشت لەسەر حەجکردن خودای گەورە فەرموویەتی مافی خودایە فەرزی کردووە لەسەرتان کەوا حەجی ماڵەکەی بکەن ئەوانەتان کە توانای هەیە بڕوات بۆ حەج و هەر کەسێک کوفر بکات ئەوە بەڕاستی خودای گەورە دەوڵەمەندە و پێویستی بە جیهانیان نییە. تێبینی مەبەستی ئەوەیە خدا فەرمانی بە خەڵک نەکردووە هەتا دوایی. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا حەج نەکردن کوفرە، جا ئەگەر کەسێک باوەڕی بە حەجکردن نەبێت ئەوە کافر دەبێت لە ڕێزی مسلمانان دەچێتە دەرەوە. بەڵام ئەگەر باوەڕی بە فەرزێتی حەجکردن هەبێت و توانای ڕۆشتنی بۆ حەج هەبێت لەگەڵ ئەوەشدا حەج نەکات لە کەم تەرخەمی و ڕەزیلیدا ئەوە مسلمانە، بەڵام کوفرێکی کردووە و تەنها زیان بەخۆی دەگەێنێت. وەرجێڕ المرتبة الثانية الإيمان وهو 70 شعبة فأعلاها قول لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. بليدوهم واتا إيمان باور هنان كبيك هاتوا لحفتاو أوان دبش برسترين بشي باور وتي خوا برستية كلا إله إلا الله هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە خودا و نزمترین بەشی باوەڕ لادانی ئەو شتانەیە کە ئەزیەت و ئازاری خەڵک دەدات لەسەر ڕێگەدا و شەرمکردنیش بەشێکە لە باوەڕ. وأركانه 6 أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وبالقدر خيره وشره. واتا بايكاني باور ششن باوەڕ بێنیت بە خودا و بە فریشتەکانی و بە کتێبە ئاسمانیەکان و بە پێغەمبەرەکانی و بە ڕۆژی دوایی و باوەڕت هەبێ بە قەدەر و خێر و شەڕی. والدليل على هذه الأركان 6 قوله تعالى ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر والملائكة والكتاب والنبيين. سورة البقرة آية 177. بەڵگەشت لەسەر ئەم شەشپایەی باوەڕ خودای گەورە فەرموویەتی چاکە بریتی نییە لەوەی ڕووی لەبەری ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا بکەیت لە کاتی نوێژدا، بەڵکو چاکە بریتیە لە چاکەی کەسێک کە باوەڕی هێنابێت بە خودا و بە ڕۆژی دوای و فریشتەکان و قورئان و پێغەمبەران. ودليل القدر قوله تعالى إنا كل شيء خلقناه بقدر. آية 49 سورة القمر. بەڵگەشت لەسەر قەدەری خودای گەورە فەرموویەتی ئێمە هەموو شتێکمان دروست کردووە بە قەدەر و ئەندازەیەکی دیاری کراوە. المرتبة الثالثة الإحسان ركن واحد واتا پلەی سێهەم چاکەکاری تەنها یەک پایە هەیە وهو أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. واتا ئەویش بریتیە لەوەی کە خدا بپەرستیت وەکو ئەوەی کە بیبینیت و ئەگەر تۆ خدا نەبینیت ئەوە ئەو تۆ دەبینێت. والدليل قوله تعالى إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. آية 128 سورة النحل. واتا بەڵگەشت لەسەر ئەمەی خودای گەورە فەرموویەتی بەڕاستی خودای گەورە لەگەڵ ئەو کەسانەدایە کە خۆ پارێزی دەکەن لە خراپە و ئەوانەی کە چاکەکارن. وقوله تعالى وتوكل على العزيز الرحيم الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين إنه هو السميع العليم. سورة الشعراء آية 207 و 208 و 219 و 220. واتا خدای گەورە فەرموویەتی پشت ببەستە بە خودای بەدەسەڵات و بەبەزەیی و ئەو خودایی کە دەتبینێت لە کاتێکدا کە بە پێوە وەستاویت لە نوێژدا و لە کاتێکدا لە ڕکوع و سوجدەدا دەبیت و لە نێو نوێژگەراندا و بەڕاستی ئەو خوایە بیسەر و زانایە. وقوله تعالى وما تكون في شأن وما تتلو منه من قرآن ولا تعملون من عمل إلا كنا عليكم شهودا
ولا تعملون من عمل إلا كنا عليكم شهودا إذ تفيضون فيه. آيەتی 61 سوورەتی یونس. وخدای گەورە فەرموویەتی تۆ لە هەر حاڵەتێکدا بیت و چەندێک لە قورئان بخوێنیت و هەر کردەوەیەک بکەیت ئیلا ئێمە شایەتین بەسەرتانەوە لە کاتێکدا کە دەچنە ناو ئەنجامدانیەوە. ودليل من السنة حديث جبريل المشهور، واتا بلغش لسنة فرمودة بناوبانغكي جبريل عليه السلام عن عمر رضي الله عنه قال: بينما نحن جلوس عند رسول الله صلى الله عليه وسلم ذات يوم إذ طلع علينا رجل شديد بياض الثياب شديد سواد الشعر لا يرى عليه أثر السفر ولا يعرفه منا أحد، حتى جلس إلى النبي صلى الله عليه وسلم فأسند ركبتيه إلى ركبتيه ووضع كفيه على فخذيه وقال: يا محمد أخبرني عن الإسلام. فقال رسول الله صلى الله عليه وسلم: الإسلام أن تشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله وتقيم الصلاة وتؤتي الزكاة وتصوم رمضان وتحج البيت إن استطعت إليه سبيلا. قال: صدقته. فعجبنا له يسأله ويصدقه. قال: فأخبرني عن الإيمان. قال: أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر وتؤمن بالقدر خيره وشره. قال: صدقت. قال: فأخبرني عن الإحسان. قال: أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. قال: فأخبرني عن الساعة. قال: ما المسؤول عنها بأعلم من السائل. قال: فأخبرني عن أماراتها. قال: أن تلد الأمة ربتها وأن ترى الخفاة والعراة والعالة رعاء الشاء يتطاولون في البنيان. ثم انطلق فلبثنا مليا ثم قال: يا عمر أتدري من السائل؟ قلت: الله ورسوله أعلم. قال: هذا جبريل أتاكم يعلمكم أمر دينكم. واتا لعمر ورزا ورحمة خوالي بيت فرميتي لكاتك دا كإما دانشتبوين للاي بيغمبري خدا صلى الله عليه وسلم لناكاو دا بياويكي جلكو برگ زور سبي ومو زور رش دركوت بومان شوێنەواری سەفەرکردنی پێوە نەدەبیندرا و کەسیش لە ئێمە نەیدەناسی تاوەکو لەلای پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم دانیشت. جا هەردوو ئەژنۆکەی دایە پاڵ هەردوو ئەژنۆکەی پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم و هەردوو لەپی خستە سەر هەردوو ڕانیەوە ئەنجاوتی: ئەی محەممەد صلى الله عليه وسلم، هەواڵم بدەرێ سەبارەت بە ئیسلام. پێغەمبەری خودداش صلى الله عليه وسلم فەرمووی: ئیسلام بریتە لەوەی کە شایەتی بدەی کەوا هیچ پەرستراوێک نییە شایستەی پەرستن بێت جگە لە خوددا و بەڕاستی محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەری خوددایە و نوێژە فەرزەکان بەڕێک و پێچی بکەیت و زەکات بدەی ڕۆژووی مانجی ڕەمەزان بگریت و حەجی ماڵی خودای گەورە ئەنجام بدەی ئەگەر توانات هەبوو. وتی: ڕاستت کرد. ئێمەش سەرمان سوڕما لەوەی کە پرسیاری لێ دەکات و کەچی بەڕاستیشی دەخاتەوە. وتی: هەواڵم بدەرێ سەبارەت بە ئیمان. پێغەمبەری خودداش صلى الله عليه وسلم فەرمووی: ئیمان بریتە لەوەی کە باوەڕ بێنیت بە خودا و فریشتەکانی و کتێبەکانی و پێغەمبەرەکانی و ڕۆژی دوایی و باوەڕ بێنیت بە قەدەر و خێر و شەڕی. وتی: ڕاستت کرد. وتی: هەواڵم بدەرێ سەبارەت بە چاکەکاری. پێغەمبەری خودداش صلى الله عليه وسلم فەرمووی: چاکەکاری بریتە لەوەی کە خوددا بپەرستیت وەکو ئەوەی کە بیبینیت و ئەگەر تۆ خوددا نەبینیت ئەوە ئەو تۆ دەبینێت. وتی: هەواڵم بدەرێ سەبارەت بە کاتی هاتنی ڕۆژی دوایی. پێغەمبەری خودداش صلى الله عليه وسلم فەرمووی: پرسیار لێکراو زاناتر نییە لە پرسیارکار. وتی: کەواتە هەواڵم بدەرێ سەبارەت بە نیشانەکانی.
پێغەمبەری خوداش صلی الله عليه وسلم فەرمووی کەنیزەک خاوەن و سەروەرەکەی خۆی لێ دەبێت و دەبینیت کەسانێکی پێبەتی الخوفا وڕەش و ڕوود العورات وهەژار و نەدار العالە وشوانی مەڕووماڵات دیعاء الشاء بینایەی بەرز دروست دەکەن. ئەنجا پیاوەکە ڕۆیشت و ئێمەش ماوەیەک چاوەڕێمان کرد. ئەنجا پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی ئەی عومەر ئایا دەزانیت ئەوەی کە پرسیاری کرد چێ بوو؟ وتم خوددا و پێغەمبەرەکەی زاناترن. فەرمووی ئەمە جوبریل بوو هات بۆ لاتان بۆ ئەوەی بواری ئاینەکەتان فێر بکات. الأصل الثالث معرفة نبيكم محمد صلى الله عليه وسلم. لا برا سيوبينت بنتيني سيم ناسيني بيغمبركتان محمد صلى الله عليه وسلم، وهو محمد بن عبد الله بن عبد المطلب بن هاشم، وهاشم من قريش، وقريش من العرب، والعرب من ذرية إسماعيل بن إبراهيم الخليل، عليه وعلى النبيين أفضل الصلاة والسلام. پیغمبر صلى الله عليه وسلم ناوی محمدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموطەلیبی کوڕی هاشمە، و هاشمیش لە عەشیرەتی قوڕەیشە، و قوڕەیشیش لە نەتەوەی عەرەبن، و عەرەبیش لە وەچەینەوەی پێغەمبەر ئیسماعیلی کوڕی پێغەمبەر ئیبراهیم الخەلیلە. باشترین درود و سەلامی خوداش لەسەر ئەو پێغەمبەری خۆشمان بێت. وله من العمر 63 سنة، منها 40 قبل النبوة، و23 نبيا رسولا، نبئ بإقرأ، وأرسل به المدثر، والبلد مكة، وهاجر إلى المدينة. پیغمبر صلى الله عليه وسلم 63 ساڵ بووە، 40 ساڵیان لە پێش پێغەمبەرایەتی بووە، و 23 ساڵیشیان پێغەمبەر و هەواڵ پێدراو و نێردراو بووە. هەواڵ پێدراو بە سەرەتای سوورەتی ئیقرا، و نێردراویشە بە سەرەتای سوورەتی المدثر. خەڵکی مەکە بووە و کۆچشی کردووە بۆ مەدینە. بعثه الله بالنذارة عن الشرك ويدعو إلى التوحيد. خدای گەورە ناردوویەتی بۆ ئاگادارکردنەوەی خەڵکی لە هاوبەشدانان و شریک بۆ خوددا، و بۆ بانگەوازیکردن بۆ یەک خوداپەرستی التوحید. والدليل قوله تعالى يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر ولربك فاصبر. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی ئەی ئەو کەسەی کە خۆت داپۆشیوە، هەستە خەڵکی ئاگدار کەرەوە، و پەروەردیگارت بە گەورە ڕاگرە، و کردەوەکانت پاک بکەوە، و پشت بکە لە بتەکان، و منەتیش نەکەی، وا بزانیت زۆرت کردووە، و ئارامت هەبێ لە جێبەجێکردنی فەرمانەکانی پەروەردیگارت و سەرپێچی نەکەیت و چاوەڕوانی پاداشتی خوددا بکە. ومعنى قم فأنذر ينذر عن الشرك ويدعو إلى التوحيد، واتا هەستە خەڵکی ئاگدار کەرەوە، ئاگداریان بکاتەوە لە هاوبەشدانان و بۆ خوددا، و بانگەوازیان بکات بۆ یەک خوددا پەرستی. وربك فكبر أي عظمه بالتوحيد، و پەروەردیگارت بە گەورەی ڕاگرە، واتا بە گەورەی ڕایگرە بە یەک خوددا پەرستی، بەوەی کە بەتەنها ئەو بپەرستیت. وثيابك فطهر أي طهر أعمالك عن الشرك، و کردەوەکانت پاک ڕاگرە، واتا کردەوەکانت پاک ڕاگرە لە هاوبەشدانان، شەریک بڕیاردان بۆ خودای تاک و تەنها. والرجز فاهجر، الرجز الأصنام، واهجرها تركها وأهلها، والبراءة منها وأهلها. وپشت بکە لە بتەکان، پشت لێکردنیان وازهێنانە لێیان و لەو خەڵکانش کە بتپەرستن، و دوورە پەرێزبوون و دابڕانە لێیان و لەو خەڵکانش کە بتپەرستن،
أخذ على هذا 10 سنين يدعو إلى التوحيد، وبعد ال10 عرج به إلى السماء وفرضت عليه الصلوات الخمس، وصلى في مكة 3 سنين، وبعدها أمر بالهجرة إلى المدينة. بردوام بوو لەسەر ئەمە بۆ ماوەی 10 ساڵ. بانگەوازی دەکرد بۆ یەک خوددا پەرستی، و دوای ئەو 10 ساڵە بەرزکرایەوە بۆ ئاسمان و 5 نوێژەکەی لەسەر فەرز کرا، و لە مەککەدا بۆ ماوەی 3 ساڵ نوێژی کرد، و دوای ئەوەی فەرمانی پێکرا بە کۆچکردن بۆ شاری مەدینە. والهجرة الانتقال من بلد الشرك إلى البلد الإسلام، وكۆچکردن بریتە لە گواستنەوە و جێگۆڕین لە وڵاتی شیرکەوە بۆ وڵاتی ئیسلام. الهجرة فريضة على هذه الأمة من بلد الشرك إلى البلد الإسلام، وهي باقية إلى أن تقوم الساعة. وكۆچکردن فەرزە لەسەر ئەم ئومەتە لە وڵاتی شیرکەوە بۆ وڵاتی ئیسلام، و فەرزێتی کۆچکردن بەردەوامە تاکو ڕۆژی دوایی دێت. والدليل قوله تعالى: إن الذين توفاهم الملائكة ظالمي أنفسهم قالوا فيم كنتم قالوا كنا مستضعفين في الأرض قالوا ألم تكن أرض الله واسعة فتهاجروا فيها فأولئك مأواهم جهنم وساءت مصيرا إلا المستضعفين من الرجال والنساء والولدان لا يستطيعون حيلة ولا يهتدون سبيلا فأولئك عسى الله أن يعفو عنهم وكان الله عفوا غفورا. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی بەڕاستی ئەوانەی کەوا فریشتەکان گیانیان دەچێشن لە کاتێکدا کەستەمیان لە خۆیان کردووە بە تاوانی نیشتەجێبوون لە وڵاتی بێ باوەڕیدا، پێیان دەڵێن ئێوە لەکوێ بوون و چیتان دەکرد؟ ئەوانیش وتیان ئێمە بێدەسەڵات بوون و نەمان دەتوانی دینداری ئاشکراکەین و نەشمان دەتوانی کۆچ بکەین. فریشتەکانیش پێیان دەڵێن ئایا زەوی خوددا فراوان نەبوو کۆچی تێدا بکەن؟ ئەوانە جێگایان دۆزەخە و خراپترین سەر ئەنجامیان هەیە. تەنها ئەوانەیان نەبێت کە بەڕاستی بێدەسەڵات بوون و لە پیاوان و ئافرەتان و منداڵەکان، ئەوانە کە توانا و ڕێگە چارەیان نەبوو شارەزای ڕێگای کۆچکردنیش نەبوون. ئەوە خوددا چاوپۆشیان لێ دەکات و وەلەیان دەبورێت. خودای گەورە لێ بوردە و لێ خۆش بووە. وقوله تعالى: يا عبادي الذين آمنوا إن أرضي واسعة فإياي فاعبدون. وخدای گەورە فەرموویەتی ئەی ئەو بەندانم کە باوەڕتان هێناوە بەڕاستی زەوی من فراوانە تەنها من بپەرستن. قال البغوي رحمه الله: سبب نزول هذه الآية في المسلمين الذين بمكة لم يهاجروا ناداهم الله باسم الإيمان. إمامي البغوي رحمتي خدای لێبێت فەرموویەتی هۆی دابەزینی ئەم ئاەتە دەگەڕێتەوە بۆ مسلمانانەی کەوا لە مەککەدا مابوونەوە و کۆچیان نەکردبوو. خدای گەورە بانگیانی کرد بە ناوی باوەڕەوە. والدليل على الهجرة من السنة قوله صلى الله عليه وسلم: لا تنقطع الهجرة حتى تنقطع التوبة، ولا تنقطع التوبة حتى تطلع الشمس من مغربها. وبەڵگەش لەسەر کۆچکردن لە سونەتدا فەرموودەکەی پێغەمبەرە صلى الله عليه وسلم کە فەرموویەتی کۆچکردن نابڕێتەوە تاکو تەوبەکردن نەبڕێتەوە، و تەوبەکردنیش نابڕێتەوە تاوەکو خۆر لە خۆر ئاواوە هەڵنێت. فلما استقر بالمدينة أمر ببقية شرائع الإسلام
مثل الزكاة والصوم والحج والآذان والجهاد والأمر بالمعروف والنهى عن المنكر وغير ذلك من شرائع الإسلام. ئەنجا کاتێک لە مەدینە جێگیر بوو فەرمانی پێکرد بەوەی مابۆ کە لە ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام وەکو زەکات و ڕۆژی و حەج و بانگ و تێکۆشان و فەرمانکردن بە چاکە و قەدەغەکردنی خراپە و جگە لەمانەش لە ئەحکامەکانی شەریعەتی ئیسلام. أخذ على هذا 10 سنين وبعدها توفي صلوات الله وسلامه عليه ودينه باقي وهذا دينه لا خير إلا دل الأمة عليه ولا شر إلا حذرها منه. بەردەوام بوون لەسەر ئەمە بۆ ماوەی 10 ساڵ دوای ئەوەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم وفاتی کرد، بەڵام ئاینەکەی ماوەتەوە. ئەمەش ئاینەکەیەتی هیچ خێر و چاکەیەک نییە ئیلا ڕێنمایی ئومەتەکەی بۆ کردو و پێشانی داوە، و هیچ خراپەیەکیش نییە ئیلا ئومەتەکەی لێوریا و ئاگدار کردوتەوە. والخير الذي دلها عليه التوحيد وجميع ما يحبه الله ويرضاه. أو خير چاكي كرين ماي أمتكي بو كردو بيشاني داون بريتيا لا يك خدا پرستي وهمو أوشتانش كخداي قورا خوشياني دويتو بيان رازية. والشر الذي حذرها منه الشرك وجميع ما يكرهه الله ويأباه. وأو خراپەیەش کە ئومەتەکەی لێ وریا و ئاگدار کردوتەوە بریتیە لە هاوبەشدانان بۆ خودای تاک و تەنها و هەموو ئەو شتانەش کە خودای گەورە خۆشیانی ناوێت و پێیان ڕازی نییە و قەدەغەی کردوون. بعثه الله إلى الناس كافة وافترض طاعته على جميع الثقلين الجن والإنس. خدای گەورە پێغەمبەری صلی الله عليه وسلم ناردووە بۆ هەموو خەڵکی و گوێڕایەلیکردنی فەرز کردووە لەسەر هەموو جنۆکە و مرۆڤێک. والدليل قوله تعالى قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا الذي له ملك السماوات والأرض. بەڵگەشت لەسەر ئەمە خدای گەورە فەرموویەتی ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بڵێ ئەی خەڵچینە من پێغەمبەری خوددام بۆ هەر هەمووتان. وأكمل الله به الدين. وخدای گەورە ئاینی ئیسلامی پێ کامەڵ کردووە. والدليل قوله تعالى اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. بەڵگەشت لەسەر ئەمە خدای گەورە فەرموویەتی ئەوە ئەمڕۆ من ئاینەکەتانم بۆ کامەڵ کردن و نیعمەتی خۆم بۆ تەواو کردن و بە ئیسلامیش ڕازی بووم کە ئاینتان بێت. والدليل على موته صلى الله عليه وسلم قوله تعالى إنك ميت وإنهم ميتون ثم إنكم يوم القيامة عند ربكم تختصمون. بەڵگەشت لەسەر مردنی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم خدای گەورە فەرموویەتی ئەی پێغەمبەری خوددا بەڕاستی تۆ دەمریت و بەڕاستی ئەوانیش بێ باوەڕ و هاوبەشدانەرەکان دەمرن. ئەنجا بەڕاستی هەمووتان لە ڕۆژی قیامەتدا لە لای پەروەردیگارتان ڕووبەڕووی یەکتر دەبنەوە بۆ یەکلایکردنەوەی ئەوەی ئایا کامتان لەسەر حەق بوون. والناس إذا ماتوا يبعثون. وخەڵکی ئەگەر بمرن ئەوە لە پاش مردن زیندوو دەکرێنەوە. والدليل قوله تعالى منها خلقناكم وفيها نعيدكم ومنها نخرجكم تارة أخرى. بەڵگەشت لەسەر ئەمە خدای گەورە فەرموویەتی ئێوەمان لە زەوی دروست کردووە و دەشتان جێڕینەوە بۆ ناوەوەی جارێکی تریش دەرتان دەهێنینەوە دەرەوە
وقوله تعالى: والله أنبتكم من الأرض نباتا ثم يعيدكم فيها ويخرجكم إخراجا. وخدای گەورە فەرموویەتی: خدای پەروەردیگار ئێوەی مرۆڤی لە زەوی ڕواندووە و دروستی کردوون وەک ڕوەک، ئەنجا دەشتان جێڕێتەوە بۆ ناوی جارێکی تریش دەرتان دەهێنێتە دەرەوە و لێی وبعد البعث محاسبون ومجزيون بأعمالهم ولدواي زیندوو بوونەوە و لێپرسینەوەیان لەگەڵدا دەکرێت و سەبارەت بەکردەوەکانیان و پاداشتی لەسەر وەردەگرنەوە. ودليل قوله تعالى: ولله ما في السماوات وما في الأرض ليجزي الذين أساءوا بما عملوا ويجزي الذين أحسنوا بالحسنى. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: ئەوەی کە لە ئاسمانەکانە و ئەوەش کە لە زەویدا هەیە هەمووی مڵکی خوددان و خوددا دروستی کردوون بۆ ئەوەی پاداشتی ئەوانە بداتەوە کە خراپەیان کردووە و بەکردەوەکانیان و پاداشتی ئەوانش کە چاکەیان کردووە بداتەوە بە بەهەشت. ومن كذب بالبعث كفر، و هەر کەسێک زیندوو بوونەوە بەدرۆ بخاتەوە باوەڕی پێی نەبێت ئەوە کوفری کردووە و بێ باوەڕ دەبێت. والدليل قوله تعالى: زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: بێباوڕەکان بۆ چوونیان وایە کەوا زیندوو ناکرێنەوە. تۆش بڵێ: بەڵێ سوێند بە پەروەردیگارم بەدڵنیاییەوە زیندوو دەکرێنەوە. ئەنجا هەواڵی کردەوەکانیشتان پێدەدرێت و ئەوەش لای خوددا ئاسانە. وأرسل الله جميع الرسل مبشرين ومنذرين، وخدای گەورە هەموو پێغەمبەرانی ناردووە موژدەدەرن بە چاکە و پاداشتی چاکەکاران، وریاکەرەوە و ئاگادارکارەوەشن لە خراپە و سەر ئەنجامی خراپەکاران. والدليل قوله تعالى: رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی: پێغەمبەرانێک کە موژدەدەر و ئاگادارکەرەوەن و بۆ ئەوەی خەڵکی بیانویان بەدەستەوە نەبێت لە لای خوددا لە پاش ناردنی پێغەمبەران. وأولهم نوح عليه السلام وآخرهم محمد صلى الله عليه وسلم وهو خاتم النبيين. ونوح يكمين بيغمبر عليه السلام ومحمدش صلى الله عليه وسلم دوايم بيغمبر صلى الله عليه وسلم. وكوتاي بهنري همو هوال بيدراواني بيغمبراني خدايا. والدليل على أن أولهم نوح قوله تعالى: إنا أوحينا إليك كما أوحينا إلى نوح والنبيين من بعده. بەڵگەش لەسەر ئەوەی کە نوح یەکەمین پێغەمبەرە خودای گەورە فەرموویەتی: ئەی پێغەمبەری خوددا، بەڕاستی ئێمە سروش و وەحیمان ناردووە بۆ تۆ هەروەکو چۆن سروش و وەحیمان ناردووە بۆ نوح و پێغەمبەرانی دوای ئەو. وكل أمة بعث الله إليها رسولا من نوح إلى محمد يأمرهم بعبادة الله وحده وينهاهم عن عبادة الطاغوت. وخدای گەورە پێغەمبەری ناردووە بۆ هەموو ئومەتێک لە نوح و تاکو محەممەد صلى الله عليه وسلم. فەرمانی پێیان کردووە بە پەرستنی خدای گەورە بە تەنها و ڕێگری پەرستنی جگە لە خوددا لێیان کردووە. والدليل قوله تعالى: ولقد بعثنا في كل أمة رسولا أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. بەڵگەش لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی:
بەدڵنیاییەوە لە هەموو ئوممەتێک پێغەمبەرێکمان ناردووە بۆ ئەوەی پێیان بڵێ بە تاکو و تەنها خودای گەورە بپەرستن و خۆتان دوور بخەنەوە لە تاغوت و پەرستنی جگە لە خوددا. وأفترض الله على جميع العباد الكفر بالطاغوت والإيمان بالله وخدای گەورە فەرزی کردووە لەسەر هەموو بەندەکان کەوا بێباوەڕ بن بە تاغوت و پەرستنی جگە لە خوددا و باوڕیان بە خوددا هەبێت. قال ابن القيم رحمه الله تعالى: معنى الطاغوت ما تجاوز به العبد حده من معبود أو متبوع أو مطاع. ابن قيم رحمتي خدای گەورەی لێبێت فەرموویەتی واتای تاغوت ئەوەیە هەر شتێک بەندە لە سنووری خۆی بهێنێتە دەرەوە و زیادە ڕەوی تێدا بکات و لە پەرسترا و چاو لێکرا و گوێڕایەلی بۆ کراو. والطواغیت كثير ورؤوسهم 5: إبليس لعنه الله ومن عبد وهو راض ومن دعا الناس إلى عبادة نفسه ومن ادعي شيئا من علم الغيب ومن حكم بغير ما أنزل الله. وأواني كزياد رويان تداكراوة طاغوتكان زورنو سركانيان بينزن. شيطان لعنتي خوای لێبێت و هەر کەسێک بپەرسترێت جگە لە خوددا خۆشی بەوە ڕازی بێت و هەر کەسێک بانگەوازی خەڵکی بکات و بۆ پەرستنی خۆی و هەر کەسێک بانگەشەی شتێک بکات لە زانستی غەیب و هەر کەسێک حکم بکات بە جگە لەوەی کە خوددا دای بەزاندووە. والدليل قوله تعالى: لا إكراه في الدين قد تبين الرشد من الغي فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها والله سميع عليم. وهذا هو معنى لا إله إلا الله. بەڵگەشت لەسەر ئەمە خودای گەورە فەرموویەتی زۆر لێکردن لە ئاینداریدا نییە. بەدڵنیایی ڕاستی ڕوون کراوەتەوە لە چەواشەیی جا هەر کەسێک بێ باوەڕ بێت بە تاغوت پەرستنی جگە لە خوددا و باوەڕ بێنێت بە خوددا ئەوە بەدڵنیاییەوە دەستی گرتووە بە گرێتوند و تۆڵەکەوە واتە لا إله إلا الله کە پچڕانی بۆ نییە و خودداش بی سەر و زانایە و ئەمەش بریتە لە واتای لا إله إلا الله. وفي الحديث رأس الأمر الإسلام وعموده الصلاة وذروة سنامه الجهاد في سبيل الله والله أعلم. ولفرمود داهاتوا پیغمبری خدا صلى الله عليه وسلم فرمویەتی سەری هەموو شتێک ئیسلامە و بڕبڕی پشتی ئیسلامیش نوێشکردنە و چ لە پۆپەکەشی تێکۆشانە لە پێناوی خوددا خودداش زاناترە. سوپاس بۆ خودای گەورە تەواو بووم لە وەرگێڕانی ئەم کتێبە زۆر بەسوودە لە پێشنوێژی مەغریبی ڕۆژی جومعەی بەرواری 1429 کۆچی بەرامبەر بە 26 2008 میلادی کوردستان کەلار. ئەپلیکەیشنی ڕۆشنایی یەکەمین ئەپلیکەیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی. لەگەڵ ڕۆشناییدا بەردەوام ئاشنا دەبین بە تازەترین کتێب و دانسقەترین و پڕ بایەخترین کتێب لە هەموو سەردەم و بەشە جیاوازەکان. ڕۆشنایی پێ بەپێی پێشکەوتنەکان و تێگەیشتنە ڕاستەکان هەنگاو دەنێت. بۆ بەدەستهێنانی ژیریت لە ئێستا و داهاتوودا بەردەوام بە لەگەڵ کتێبخانەی دەنجی ڕۆشنایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یوتیوب، فەیسبوک، تیلیگرام، وێبسایت و ئەپلیکەیشن لەژێر تێکستی لاتینی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی.
تێبینی دەتوانن سەرجەم کتێبەکانی کتێبخانەی دەنجی ڕۆشنایی بەدەست بهێنن بە شێوەی کاسیەت، CD، DVD، فلاش و میمۆری. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: کۆڕک 0750 442 0872، زەین 0782 442 0872. دەتوانن پەیوەندی بکەن لە ڕێگای واتسئاپ و ڤایبەرەوە بە هەمان ژمارە. ئەپلیکیشنی ڕۆشنایی، یەکەمین ئەپلیکیشنی تایبەت بە کتێبی دەنجی بە زمانی شیرینی کوردی